لا توري كما قلت كن درباري شيء پیغمبري صلى الله عليه وسلم لا مكي بيروزا وبو مسجد الأقصى لبش برزونه وأسمانه كان بوما مستمعان داري زور برئيس بومصا أحمد الشريعة ومصا عيني من كردو ولم تورى لقبانا بومصا جنزور بخير بي السلامة خير ومصا مومصا إسراء معرض شيء ياخد شوري برز بنوي پیغمبري صلى الله عليه وسلم شيء وشون باسكرا الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إسراء معراج دوشتن كمان إسراء يعني الشوروي دوما معراج يعني برزبونه ويك سورة كبنا وكراوة إسراء ويك القرآن باس كراوة إسراء لسورة إسراء معراجش لسورة النجم باس كراوة لسورة إسراء سورة كبنا الشوروي كويا وباسي أو زيادة كراوة ولا سورة النجمة يعني هل دو سورة على القرآن باسي إسراء ومعراج كراوة. پیغمبری خاص الله صلی الله علیه و فرمید لبینی آب خوم لیب که یعنی بخبر بم نخوم لیک و تو چون پیغمبر کان بس چاوی آن خوی دلی آن نخوی وقل فرموده پیغمبر تو فرمید همو پیغمبر کان نکرد پیغمبری خوان همو پیغمبر کان بس چاوی آن خوی دلی آن نخوی بوی فرمید نخوم لیک و تو نبخبر بم که جبرائیل هاتو بردمی بو شوی که باس کراوه و والله کی سواری پیابو والله كزور تجربو أمو هنجاوي كي بقدر تشاوي خوي تشاو تشن بريب كده وعنده هنجاوي أنا حتى بردمية بيت المقدس ولا رجعت تشتكي بشان دام تشتكي مبيني نجا فرمي لي بعض البيغمبر كان مبيني بيجنوجين بوكردن حكمتي أو اشتعني كبيغمبر خوا شو خواي جورا فرمي لنريه من آياتنا بوي نختي آيات ودا صلاة خوماني بشان بين لي بيغمبر كان كمال البيغمبر كان يبيني وخوي بعضك فرمي والله كي بس لو بعلقي درجاي أقصاوة إن جاء دواء وتشيلنا ومزجو تكوالي كمال البيغمبر كان أمادبون بيجنوجين بوكردن ودواء فرمي باب روينو برز بينو أسمان بأسمان كان وبوش شويك أما كرتكيتك برز بوا تعبي بيوتري إسراء أتأويك رجتوا بالشواكرة وشنك كلمة إسراء عن الشوروي إيش هم إلى الشواب حتى برزبونه كش إلى الشواب أيش الإسراء كيجلته مرام كعلن إسراء معراج يعني برزبونه إن جا بيغمري خواب برزبونه لقال جبرائيل بالشوية كهر خوي جور خوي زانه كزنا زانه شلون بو برزبونه كبرام عندك ماويك زور يام بريوا ماويك زور دوره كبعقل إنسان أجا إنسان هل بعقل لكي بعتوا ده صلاتي خوي اللي دركاب هرجس اشتوار رونا كإنسان لما هيك كما على الشوي جاب شتى أقصى لسدمجا كسعر وتعر وشنوا لما كوب شتى أقصى ليشوف شتى أسمانه كان وبيني أسمانه كان هالخواي زاني والله ويك اللي فرمودي بيغمر باس كرا فرمي اللي بيني أرزو تا أسمان بينصص على الرئة برويشتني أسبكي تجرو وأستولاي أسمان يكم هذا عندي الأسمان يكم درسي برودهم أيش بينصص على الرئة بسواري أسبكي تجروا بمشي تا أسمان غني تا أسماني حوتم ولا أسماني كم بيغمبري خاص صلى الله عليه وسلم بوش جراية تقول شلون أشياء ماركي محترم مارك حرسي هي مارك نال خلنا خوف تجولون فربوش جبرائيل الدرجاية وكتيان كي جولاميا فرمي جبرائيل كشيل لقال محمد بو هاتوا بانكراوا بلا دعوة كراوا جاب بخيراتني أنكردو كمر الملائكة اللي قال يا رجل بو أسماني دوم لا أسماني دوم يجب همان شوا جبرائيل الدرجاية لا أسماني كم آدمي بيني لا أسماني دوم يحيى وعيسى بيني كوانا هركي حكمتي جيتها بيني لكن بو خواي قوله لو صوب 14000 بيغمبر أم كان بيغمبري بيشان داو لسيم يعني يوسفي بيني لشوارم إدريسي بيني لبينجم هاروني بيني لششم موسى بيني ولا حوتميان إبراهيم بيني كباريا بو ببيت المعمور بيت المعمور بيغمبري خواه فرين مزقوتك لأستي مزقوتي كعبة دروس كراو أقل بكيوة تخوار ريك بر مزقوتي كعبة كوي لأسماني حوتم لو دوريو للريك أو خواه يقول بو دروس كراو چونك الجزاء من جنس العمل شو كان مزقوت لسأرزا مزقوتي يدروس كراو كمزقوتي كعبة خواه يقول لي أو مزقوتي بو دروس كراو وي باري بيوبا چونك هر كسك مزقوتي يدروس كراو خواه يقول خانويك قصرك يبود دروس على باشتا أوج لبروي كلي مزجوتي دروس كدبو دائما بدوري مزجوتك وبركو نكر بيجنو جيتيا كلي أم باكي كردو
وعهدنا إلى إبراهيم وإسماعيل أن طهر بيتي للطائفين والعاكفين والركع السجود. يعني خواهي قولا برياري داو أمري كدو بإبراهيم وإسماعيل كوري السلام إخواني بكابي مزقوتكش خواهي باكي كانوا يعني شون بكردي خواهي مزيوريتكش خواهي مزيور بن مزقوتك باك كانوا بويا دائما لخزمتي أو مزقوتها بوا خوا لە هەمان شێوە مزگەوتی بۆ دروست کردو لە ئاسمان و پێغەمبەری خوا فەرمێ یەک بە یەک پێغەمبەرەکانم بینین سەلام لێکردن من نەمەناسین و جوبرائیل فەرموو ئەمە ئەناسی ئەمە فڵان کەسی پڕی فڵان کەسە ئەمە مەسەڵەن ئەمە ئادەمە باوکە گەورەتە میش سەلام لێکرد ئەوی جوابیامەوە ئەمە یەحیا و عیسان سەلام لێکرد جوابیان دایامەوە تا گەیشتمە لای ئیبراهیم لەویش سەلام کرد وەڵامیامەوە بە خێراتنی کردم ئینجا کۆمەڵێ وصيتي بيكر مكان أو بك السلام لأمتكم كم سلامي إبراهيم بجانب بأمتكم وبيان بلم أرزي بهاش زور أرزكي وزويكي بربيتو بركتها بلام نما مكاني سبحان الله والحمد لله ولا إله إلا الله الله أكبر نما مكاني أوانا هركسي أو تسبيحات أنا زور كرد لا باخكي بهاشتيان نمام زوره هركسي واينك باخكي تشوله باخكي إيجوك إيرانية دون ميكو دون أوانا به آخر کەس کاتێتە باشتۆ پێغەمبەری خوا فەرمێت خوای گەورە پێ فەرمێ گەر بەقەدەر دە پاشا گەورەترین پاشای دنیا چەندی هەیە گەر دە ئەوەنە بەمێ ڕازیە بی خوای ئەوە زۆر خوای گەورە فەرمێ ئەوەندە بۆ تۆ چوار ئەوەندەی گەشت یعنی ئەرزێکی زۆر ئەدرێت بە هەر موسڵمانێک بە هەر ئیماندارێک کاتێتە باشتەوە یعنی ئەگەر شەو و ڕۆژ تەسبیحات بکە ئێستا لەوانەیە هەر نەمامی زۆر تیانە مەگەر خوا بخۆی بۆ بینێژێ لەبەرەوە ئیبراهیم وەسیەتی کرد فەرمووی بأمتكت بله سلامي خوي لبي فرموي بأمتكت بله بعرزي بهاش كأونده ببيتا بخوراي نروى ذكر تسبيحات زور كان بويكا بربيل نمام انت اللي برز بوانه شوينك دياري كراو كهيج بيغمبرك وهيج ملائكتك ناتو ان لو شوينه بتاعت الصلوات جبرائيل بيغمبري جان دعوه ولا بروجود جبرائيل فرمي اي محمد تم ناتو هم لو زياتر بهم من تاع امر بيكراو ناتو اگر بهم الصلوات اسوتم پێغەمبەری خوا چوە سەرترەوە و لەوێ قسەی لەگەڵ خوای گەورەیە کرد و خوای گەورە ڕاستەوخۆ قسەی لەگەڵا کرد بەڵام خوای گەورەی نەبینیوە چونکە عائیشە فەرمێت کەسێ بڵێ خوای گەورەی بینیوە هەر کەسێ بڵێ پێغەمبەر خوای گەورەی بینیوە لەو شەوە ئەوە درۆی کردووە وەکو ئەو وایە بڵێ پێغەمبەری خوا نەختێ لە دینەکەی شاردۆتەوە لە فەرمودەکەیەوە فەرمێ کەواتە کە چووە بارەگای خوای گەورە ئەو شوێنەی کە خوای گەورە ئێوێ لەوێ دوای ئەوەی کە خوای گەورە کۆمەڵە شتی زۆری پیشانداوە کۆمەڵە نیشانە کە لۆچێت جوبرائیلیش دەیبینی بێ چونکە جوبرائیل ئەو شوێنە شوێنێکی وەکو قاتێکی خانوێک نەبوو لێرە بچێتە سەرەوە ئەویش هەروەکو ئاسمانەکان ماوەیەکی زۆر بووە ماوەیەکی زۆر دوور بووە و خوای گەورە ماوەیەکی کەم بە پێغەمبەری بڕیەوە بردوێتی ئەوێ لەوێ نوێژی لەسەر فەرز کردووە لەسەر خۆی ئومەتەکەی بۆ شەوەی کە بیستوتانە کە گەڕاوەتەوە بە ئاسمانی شەشەم بۆ لای موسا فەرمێتی ئەمە زۆر ئومەتەکەت بۆ جێبەجێ ناکرێ گەڕاوەتەوە چەند جار تکای کردووە لە خوای گەورە تا 50 نوێژەکە بۆ بە 5 نوێژ و خوای گەورە فەرمێتی ئەو 5 نوێژار کەسە بیکە خێری 50 نوێژی بۆ نووسم ئەوە ڕۆشتنەکە بووە هاتنەوەکەش دیارە لە هاتنەوەکەش پێغەمبەری خوا کۆمەڵێ نیشانە و دەسەڵاتی خوای گەورە بینیوە و کۆمەڵێ خەڵقی بینیوە لەوانەی کە لە ئەهلی باشن و لە ئەهلی دۆزەخن و سزا و ناڕەحەتیەکانیان مامسا حکمەتی چیەکە لەناو ئەو هەموو پەرستشەوە هەموو عیبادەتی کە موسڵمانانە ئەیکان خوای گەورە لەو شەوەیە بڕیاری لەسەر نوێژداوە و هەروە قیبلەی گۆڕیوە ئەویش هەر پەیوەندی هەیە بە نوێژ و بە دابەستنی نوێژ و ئەو شتانەوە قیبلە لە شەوی ئیسرا و میعراج نەگۆڕاوە ماوەیەک زۆر لەوە دوا گۆڕا چونکە ئیسرا و میعراج لە مەککە بووە گۆڕینی قیبلە لە مەدینە بۆ دوای ماوەیەکی زۆر کە پێغەمبەری خوا لە مەدینە بوو بەڵام زانەکان باسی حکمەتی زۆریان کردو لەوە چێ ئەسڵی حکمەتەکانی ژۆکو زانەکانە فەرمێن هەر خوای گەورە خۆی بیزانێ هەمووی بەڵام کۆمەڵە لە حکمەتەکانی ئەمە یەکەمیان نوێژ پەیوەندی بینی عەبد و خوایە ئەوکانی کە هەموو عیبادەتەکانی کە پەیوەندی خەڵقیان پێوەیە مەسەڵەن ئەبینی ئینسان زەکات دایە زەکات بۆ بینی عەبد و خوا و فەقیر و هەژارە ڕۆژوو بینی عەبد و خوا و فەقیر و هەژارە ئینسان خۆی برسێکاوەکوان حەج بە هەمان شێوە جیهاد بە هەمان شێوە هەموو فەرز و ڕوکنەکانی کامیان و پەیوەندیەکیان هەیە بە خەڵقیەوە بەڵام نوێژ ڕاستەوخۆ پەیوەندی بەخواوە بۆیە هەتا زانەکانە فەرمون یعنی کەسێک لە عەمدەن کەسێ ناخەبەری نەبێتەوە یان دەبیری بچێتەوە ئەوە نا بەڵام کەسێک بە عەمدەن بڵێن وەختی نوێژە و نوێژەکەی نەکا جێڕانەوەی بۆ نییە بیشی جێڕەتەوە لەسەری لا ناچێت ئەبێت تەوبەی لێ بکە
وإمام أحمد بعكسه فرمي كسر العمدن بينه ونيوش وفرزه هم مش أمادية نيوش كان كاتاكا تكيب صارت تا نيوش ينيرو أجات إيوار نجات عصر شو قات وانا جمعيك تا إيوار نيكا فرمي بي كافر به بي لدين درجة شو كحساب بو عبادته هناك كخواي جوري دينه بو وحساب بو كاتك هناك كخواي جوري كاتك كذوه إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا كتابا موقوتا يعني كاتب ودياري كراو كاتكش فرض كراو بلو كاتب بكري كسي جويناتي زوجتي خطر بو چون كان ويش بيوندي بين عبد وخواه همون وجه كإنسان ويش دا بسه معناه لقال خواي جوري أقصاك بو إنسان كان فرمونا قرأت تبي قصر لقال خواي بكيف شون ويشك قرأت خوا قصر لقال أبكي شو قرآن خينا خواي جوري بيدري أوكو بس نويش كتود على خواكي ونويش قولتين عبادة أبوي بيني مثلا أو من على تحصل ده يقول حي على الصلاة حي يعني هستا رابر هستا خراب روني شكوكا باش من على تحصل ده يقول هيش تجنابيسته هيش تجنابينه ونيا أبي اللي هو بيبوت أعمد باشي بوكري ومنال ده بيش همو فرض كان فرضي شي بيوتري نيجي بيوتري بمنالي بيوتري زكاة كاتب بيوتري كدولة مندو حج كاتب لسني فرض بك الجولة بدولة مندو توانا شوني هبو مثلا هم فرض كانيك بلام أبيني نيوش أو كاتب تميزي بأكل بيغمري خواه فرمي من على كانت هل بتشكوني فيري نيوش كان وأفرمي للصال عمري ده صاليا جاكان جاب كانوا لكشو كربة جاب بخون ولا قد دايكو باكو شان نخون لجوري كم خون بزياب خون أجر شو أنا بيجر شو أنا بو بزياب خون وأجر نيوش يعني كل ليان بن بس لياني شرعي أو لياني ناك عزت بدري لياني من الله أنا كبترسي كشونك أو أقرب بين ناس كه أبي قبلك فيري كابوي بيوندينا بتشرنا قال خواي جورا نيوش لا مو عبادة كان قولت له بويا لا أسمان فرس كراوة بويا خواي جورا بويا أمتي إسلام بالسلمانة بيان بلك نيوش لا مو فرز كان قولت له هالكسر نيكل بيوندينا قال من أنيا هالكسر زكاتنا بيوندينا قال خلقيها بسره بس قالوا كفرماني خواج جاب زيناك بس هو كان يجي لك بويا لفرمودي بيغمرها زور باس كراو زور باش باس يو كراو كنيش بيوندي بيني منو عبدك انا كسنيكل فمن تركها فقد كفر قد بو التحقيق يعني براستي كافر به العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر بين الرجل وبين الكفر ترك الصلاة إنسانك إيمان دار إنسانك بإيمان إنسانك كافر لا تجي لمسلمان بنويش أجنويش كل مسلمانة وأنا يكل زانا كان وأقيموا الصلاة ولا تكونوا من المشركين خاي يقول فلنويش كان من المشرك أمر دوا بريا كان بوصل قبران شيء لسرك تشرك نيجي إسلامي لسركن نا حج ونا زكاة ونا رجوع إلى نيجي لسرك ليه شو كان نيجي تكاكانا زور باشا ما وصل أحمد أجر بقرينا وبو 200 صال كل 100 صال لما وبر بكسيك بلين شتێک دادێ بەم شێوەیە لە ڕێگەیەوە توانی وێنە و دیمەنی خۆت تەنانەت نەک بۆ هەموو زەوی بۆ دەرەوەی زەویش بنێری ڕەنگە تۆزە سێری بکردی تاویتە عشتیوانێ و لەو درۆ گەورەی چۆن شتی وابێ بەڵام ئەم ڕۆزانست ئەمەمان پێڵێ نازانین بۆ 1000 ساڵی داهات و تری ژیانیش زانست چەند پێشەکەوێ کەی ئیسرا و میعراج ڕوویدا مسلمانان یاخود ئەوانی دەوروبەری پێیامبەر چۆن باوەڕیان کرد ڕەنگە بگەڕێنەوە بۆ ڕۆژگاری پەیامبەری ئیسلام بێتە بەیانی بڵێت من ئەم شەوەم کردووە ڕەنگە چەند کەس باوەڕیان پێکرد چەند کەس لایەن نیشانەی پرسیاران دروست بوو کێ بوونەوانەی بە یەقینەوە بۆ باوەڕێ بە پەیامبەری ئیسلام باوەڕیان بەو شەوڕەویە کرد و ئێمەش لە ئێستاە بە چی یەقین و بە چه شانازیەکەوە بیر لەو بابەتە بکەینەوە بڕواکردن بەو شتانەی کە پێغەمبەری خۆیانەتی بڕواکردنی ئیمانیە بڕواکردنی علمینیە چونکە ئەگەر ئینسان هەشتێک علم ئیسپاتی کرد بڕوا بە علم کاوە بێتە علمە کاتە بتوێی پەرستێ ئێمە بێ خوا پەرستێ چی خوا فەرمی بڕوای پێ بکەین بۆیە ئەسحابەکان بە ئیمان بڕوایان پێکرد چۆن ئەبوو جەهل هیچی لە ئیسرا و میعراج نازانی ئیمانی پێ نێنا ئەبوو بەکر و عومەریش هیچیان لێ نازانی بەڵام ئەمان ئیمانەکەیان هەبوو بڕوایان پێکرد و چۆن ئەبوو جەهل وتیە ساچم ئەبوو بەکر و برادەرەکانی هەموو پەشیمانەکەموانێ چونکە محەممەد تا ئەسا ئیدعای سەر عەرزێک ئەسا ئیدعای ئاسمانی کرد شتێکی کرد هەر عەقڵ نایگرێ و شتێکی کردووە کە کەس بڕای پێ ناکە چوو بەلای ئەبوو بەکر و پێی وتی محەممەد هەڵە شتێکی وات فەرمووی ئین قالەه صەدەق فەرمی گەر ئەو توێتی ڕازەکە تی باشە بۆ ئاخر ئەو توێتی ڕازەکە فەرمووی لەبەرەوە من بڕوام پێ کردووە بۆ شتی گەورەتر
من بڕام پێکردو ئێوارە و بەیانی لە ئاسمان و لای خوای گەورە وحی بۆ دێ ئەم ئینسانە کە بڕوا بۆ شتاناکە بە وحی بڕواکە ئەوانەی کە ئێستا زوربەی زۆری ئەو لایەنانی لە شەرعە کە زۆر شتێ ئینسان عەقلی نایگرێ ئەگەر بە عەقڵ لێکی باتەوە چۆن تەسلیمی بوون بە ئیمان تەسلیمی بوون ئەوانش کە تەسلیمی نەبوون بە عەقڵ تەسلیمی نەبوون بە عیلم چونکە عیلم و عەقلیان کردەوە بە بت و ئەیپەرستن لە جیاتی خوای گەورە بەس ئینسانی ئیماندار خوا ئەپەرستێ ئەوەی کە خوای گەورە فەرمووی نوێژی ئێوارە 3 ڕکاتە بڕوامان پێێتی نوێژی باین 2 ڕکاتە بڕوامان پێێتی دنانێ بۆچی خوای ئەرێ بۆچی 3 ڕکاتت داناوە ئەرێ بۆ ئەو 2 ڕکات دانەناوە خۆ بەیانیان فێنکو خۆشە بۆ 4 دانەناوە نە ئینسانی ئیماندار قسە لە قسەی خوایان ناکە ولا يسأل عما يفعل خوای گەورە بۆ خۆی فەرمێ خوای گەورە پرسیاری لێ ناکرێت بۆ ئەمەت کرد و بۆ ئەوەت کرد و ئەمە نەکرد بەڵام ئینسانی کافر پرسیار لە خواکە بۆ چونکە بڕوای بەخوایەتی خوا نییە و ئەو ئەوێ عیلم بۆ ئیسپاتکە عیلمەکە بە خوای خۆی و ئیبن القەیم جەوزی ڕەحمەتی خوای لێ فەرمێ ئینسان دینی بەقەدەر عەقلی لێ برسێتوانێ عەقلی چەند بەکارهێنا ئەوەندەش دینی لێ برسێتەوە کابرا کە شێتەوە عەقلی نییە پرسیاری دینیشی لێ ناکرێت لێرە زۆر بابەتی تر هەیە ئێمە ناچارین کە نەخۆشەکەوی نەگەڕینەوە بۆ زانست بەڵام بۆچی ئەم بابەتانە ڕوون نەکەینەوە لە کاتایە کۆمەڵە کەسانێک هەبن پێیان وایە ئەمە زانستە پێیان وایە مەعاقڵە بەڵام ڕەنگە لە هەڵەیە بن و عمرێکی زۆر ڕەنگە عاقیبەت خێر نەبن ڕێگەیان بۆ ڕۆشن نەکرێتەوە لە کاتێکا نمونەیەکی بەسیط ینی بۆ نمونە ئەگەر کەسێک 200 ساڵەمە بەر ئەم زانیارێ بوو تا ڕەنگە بە درۆزن بۆیە بەڵام لە کاتێکە ئەگەر ئێستا باسیکەین ناوێنن یەکێک لە گەورەترین عالمەکان کە توانیوێتی پێشبینی بکە لە کاتێکا خۆ بۆ ڕۆژگاری خۆی لە ئێستاشا کەسێک کە باوەڕ نایەنێت بە کۆمەڵێک بابەت پێی وایە زانستی کردووەتە پێوەەر لە کاتێکە هەر ئەم بەڵگانە هەر ئەم پێشبینیە بەڵگەنیە بۆی کە ئەم زانستە تۆ هەر جارە بە هەڵەش زانست کردووە بە پێوە زانین بۆ خۆی زانست هۆکارێکە بۆ گەیشتن بە ئیمان زانست بۆ خۆی ئیمان نییە بتیژ نییە بپەرسترێ زانست هۆکارێکە بۆی خوای گەورە ئەم شتانەی ئاوهێناوە بەعزێکی لە سەدەمی پێغەمبەر زانراوە بەعزێ 100 ساڵ لەوەدا 200 هزار ساڵ بەعزێکی هەیە لەوانێت تا قیامەت خەڵە نەیزانێ بەڵام ئەوەی کە پێویستیاتی ئینسانە ئەوەی کە بۆی کە نەیکەنە گلەی لە قیامەت بڵێ نهێنی شتەکانمان نازانی خوای گەورە وای داناوە بەڵام قورئان کتێبێک نییە بە ساڵێک و 100 ساڵ و 1000 ساڵ هەموو نهێنیەکانی ئاشکرا بکرێ لەبەرەوە زانەکانە فەرمونە گەر تەشبیهیکەی بە بەحر لەوە چێ غەڵەت بێ بڵێ بەحرە یان بەحری بێ بنە چونکە بەحر ئەسووتێ نامێنێ بەحر ڕۆژگارەتێ و ئیدە البحار فجرت وإذا البحار سجرت مثلا بەحرەکان ئەتەقنەوە بەحرەکان وشگە بن بەحرەکان ئاویان تیان نامێنێ بەڵام قورئان هەر قورئانە لە ساحەی مەحشەرا خوای گەورە فەرمێ بیخوێنە لە بەهەشتا خوای گەورە فەرمێ ئەی عەبدەکە قورئان بخوێنە چەند ئاەت خوێنی ئەوەندە پلە بەرز دەکەمەوە قورئان خوێندە بەهەشتا ئەم نهێنیانە نهێنی قورئانن لەبەرەوە قورئان گەر ئەمانەت بدۆزێتەوە وەکوی ئەمەی کە تۆ باسیەکەی لەوەدا نهێنیکەی زۆر تیامێنێ وردەوەدا نهێنی بەشی ئەوەندەی کە عەقڵی ئینسان پێویستی کە من نمونەیەکە پێ بڵێم ئەم زانا گەورانە کە مسڵمانە بن ئەوانە عەقڵ و عیلم و تێگەیشتنیان زۆرترن ئەو خەڵقە عامەی کە خەریکی زینا و بەدئەخلاقی و قوماربازی و تلیا خواردنە باشە بۆ عەقڵی ئەوان ئەیگرێ و قەنەعەتی پێکا وڵێ بە عەقڵی بە عەقڵ و عیلمی ئێستا گەیشتنە ئاستێک کە بێ ئەم ئیسلامە ڕاست بێ و ئیمانی پێبێنێ بە زەوانەی کە لەوانێکی عەقڵیان بەکارنایەنن گەورەترین زانا لە فەڕەنسا ڕجیا گاردی مسڵمانە بێ ئەی بۆ شیوعیەکانی کە مسڵمان نابن کە هەمویان ئەم مامۆستای ئەوانە ئەوەکانی کە هەمووی حرس و حیمای و خزمەکاری ئەون بۆ ئەم هەموو زانا گەورە ئەم هەموو قەشە گەورانە مسڵمانە بۆ ئەو مەسیحیە بەسیتانە مسڵمان نابن بۆ ئەو جوولەکە سادانە مسڵمان نابن لەبەرەوە عەقلیان ناخەنەگەڕ و ئەیانەی وەکو ئەو زانایە بزان وەکو ئەوی شارەزا نابن بەڵکو بەجێ زاناکانی خۆشیان ناکەن کاتێک زاناکە ئەو نهێنی بۆ دەرەکە بەجێ ئەویش ناکەن قورئان نهێنیەک نییە ئەک نهێنی و دە نهێنی و هەزار نهێنی خەڵک بیدۆزێتەوە کۆتایی پێبێ لەبەر لە هەموو مەرحەلێکا و لە هەموو قۆناغێکا شتی تازە ئەدۆزێتەوە ئەم ئامێر و تەکنۆلۆژیایی کە تۆش باسەیەک دۆزراوەتەوە هیچ پێچەوانەی قورئان نییە و هەموو لە قورئانە ئاماژەی بۆ کراوە کە ئینسان بگەڕێ بە دوای عیلما خوای گەورە مخەیەری کردوون خوای گەورە سەرپشکی کردوون بگەڕێن بە ئاسمانەکانە يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان خوای گەورە فەرمێ بچن بە عەرز و ئاسمانەکانە بگەڕن بە بنی عەرزە بە ئاسمانەکانە بگەڕن نهێنیەکان بدۆزنەوە بۆچی خوای گەورە
لەوە ناترسێ خەمی ئەوەی نییە وەڵام نهێنیەکانە مکەشفەکەن هەتا نهێنی زیاتر کەشفەکەن زیاتر گەورەتی عەزەمەتی قورئانیان بۆ دەرەکەوێت هەرچکە لەوەش مۆ ساڵەوانەیە ئەم زانە بۆیە پێیان بوترێ معجیزە لەبەرەوەی کە لە دەرەوەی تواناکانی بیرکردنەوەی مرۆڤ و مشتی مرۆڤ و ئەقلی مرۆڤ بابن بۆیە خی گەورە ئەکرێ لە ڕێگەی معجیزانەوە هەم توانە دەسەڵاتی خۆیمان بۆ بخاوە هەروەها هەم ئیمانی مسلمانانیش تاقی بکاتەوە کۆی کە لەناو ئەو هەموو مسلمانەیە بە قوترین مۆقعی ئازایەترین بڵێ سەڵبەسی ئەبوو بەکری سیدیق و دوای ئەوە شەواب زامۆم ساهر نەزناوی سیدیقی پێ بەخشرێ بەڵێ ئەوە وەکو باسم کرد بابەتێکی ئیمانیە و ئینسان لەم سەردەمانەشە ئەو کەسە جگەرە سار بڵێ بەپێ ئەو عیلماشتی عیلم ئیسپاتی ناکات بڕای پێ ناکەم ئەوە عیلم بۆتە بتبێت لە لای ئەمانەی ئێستا مسلمانەڵێ عیلم ئەوەی بۆی دەرخستم کە ئیسلام ڕاستە ئەو بۆیە پێوتری ئیمان ئەڵێ عیلم بەپێ عیلمەکەی خۆم بەپێ زانستایی خۆم بۆم دەرکەوت کە ئیسلام ڕاستە ئەو پێوتری ئیمان بەس بڵێ ئیمانم بەم چەند شتە هەیە چکە عیلم ئیسپاتی کردو بەس ئەوانەی کە ئیمانم پێ چکە عیلم ئیسپاتی نەکردووە ئەوە عیلمی کردووە بە بت و ئەی پەرستێ بڕای بەخوا نێناوە بڕای بە شتێکە ناوە کە خۆی بۆی دەرکەوتەوە کە عیلم ئیسپاتی کە ڕاستە ئەوەی کە ئێستا عیلم ئیسپاتی نەکردووە ئەگەر وابێ هەتا دنیا ئاخرە بێ تا قیامەت هەموو نهێنیەکانی قورئان ئاشکرا نابن خەڵک گەر ئاواش شوێن ئیسلام کەوێ بێت شوێن ئیسلام نەکەوێ چکە بێ هەر ڕاوەسێت تا هەموو نهێنیەکان ئاشکرا بن هەموو نهێنیەکان هەر تاو نابن ساڵە کۆتایە ئێمە لە ئیسرا و میعراجەوە پێویستی چی فێبین وەکو مسلمانان ئیسرا و میعراج گەورەترین شت لە ئیسرا و میعراجە ئەوەمان بۆ دەرەخا کە ئینسانی ئیماندار پشت بە هۆکارەکانی سەر عەرز نابەستێ وەکو لە جیاتی خوای گەورە چۆن لەسەر عەرزا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە تەمای یارمەتی خەدیجە بوو بە تەمای یارمەتی ئەبوو طالیب بوو بە تەمای یارمەتی کۆمەڵێ لەو مسلمانانە بوو یان لەو کەسانە بوو کە پشتگیریان نەکرد بەڵام کاتێک خەدیجە وەفاتی کرد ئەبوو طالیب وەفاتیان کرد مردن و خەدیجە کات لە ساڵیان مردووە ڕزای خوای لێ بێ کە ئەبوو طالیب تیان مردووە و کاتێک لەسەر عەرزا لە مەککە دەریان کرد لە تائیف دەریان کرد ڕێگاش نەبووچێ بۆ شوێنی کە و خزمەکانی خۆشی لێ هەڵگەڕانەوە ئەو کاتە خوای گەورە بانگی کرد بۆ ئاسمان یعنی پشتگیری ئینسانی ئیماندار لە پێغەمبەرەوە فێرە پشتگیریەکەی لە ئاسمانەوەی لە عەرزەوە نییە ئێمە وەکو یەکێک لەو قەشانە کە تازە موسڵمان بۆڵێ ئێمە بۆم دەرکەوتووە کە ئیمانی ئێمە ئەم ئیسلامەتی کە من هاتوومە سەری ئیسلامەتەی نێ پشتی بەم نەفەر و بەم شەخص و بە و دار و بەربەست بێ پشتی بە ئیمانی بەس و ئیمانەکەش ڕەبتە بە خوای گەورەوە ئیمانەکەش پەیوەستە بە خوای گەورە ئینسانی مسلمان ئەگەر بۆیە ئەگەر کەس نەما لەسەر عەرزا فقاتل فی سەبیل الله ئەبێ بە تاقی تەنیا هەر بجەنگی بە تاقی تەنیا کەس ئەبوو بەکر سیدیق فەرمووی کە عومەری کوڕی خەتاب فەرمووی بە ئەمڕۆ شەڕی مرتەدەکان دەکەین فەرمووی ئەگەر بە تاقی تەنیاش بێسم بۆ بە تەنیا چی یعنی لەگەڵ چییە لەگەڵ خوای گەورەیە لەبەرەوە ئینسانی ئیماندار ئەوەی بۆ دەرکەوە حتا بینینی پێغەمبەرەکانیش زانەکانە فەرموون بۆیە لە ئیسرا و میعراج هەمویانی بینیوە بۆی هەرەکەی حیکمەتێکی تیا مەسەڵەن ئادەمی بینیوە ئادەم لە بەهەشت دەرکراوە دوای ئەچێتەوە بۆ هەشت یعنی ئەی محەممەد تۆشە گەت دەرکرای لە مەدینە بەلا تو احتیادی بێ دوای دێ بۆ لای مەدینەیەکی خۆشتر وەنیە دوای کاتێک لە مەککە بڵێن کە لە مەککە دەرکرای دوای ئەگەڕێ بۆ مەککە زۆر بە ئازادی بە خۆشتر ئەگەر یەحیا و مەسەڵەن ئیسای بینی و زانەکانە فەرموون بۆیە بینێت چونکە ئەبێ خۆت ئامادەکەی گاور و جوولەکە زۆر دژایەتی تۆکەن چونکە ئەم دوو پێغەمبەر دووکیان بەحساب بەدەستیان کوژراون ئەوان ئێستا سەڵەن عیسامان کوشتووە کە نەکوژراو لە ئاسمانە و لەو ئاسمانی کە بۆ یوسفە بینی لەبەر یوسف لەوانە براکانی خۆش بڕوا پێ نەکەن ئامۆزاکانی خۆشت ئەو براکانی بڕوان پێ نەکرد یعنی ئاوان لێ کرد ئازاریان دە لەوانێ تۆش خزمەکانت ئامۆزاکانت ئەوانەی کە ئامادە بوون خۆ لەسەر بە کوژبن لەوانێ دەربەدەر دەکەن بۆ ئیدریس بینی لەبەرەوەی تۆش پلە بەرزە پلە بەرزترە بێتەوانێ و پێویستی بە خەڵقی سەرزەوی نییە بۆ فڵان کەس بینی هەتا پێغەمبەرەکان یەک بێک هارون قەومەکە بە گوێیان دەکرد بەڵام دوای ئەو کە موسا گەڕا ئەنجا هارونیان زۆر خۆشەویست شتیان ئێمە شتی خراپیشمان کرد هارون لێمان تووڕە نەبوو موسا بۆچی مەسەڵەن و ئیبراهیم بۆچی ئەوانەی کە بینراون لەبەرەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە هەموو ئەوانەی پیشانمەکان پێغەمبەران لە پێشتویان سەبریان هەبووە دەربەدەر کراون کە سوکارەکانیان هەڵگەڕاوەتەوە لە شارەکەی خۆی دەریان کردوون بەڵام سەبریان هەبووە هەر لەسەر پێغەمبەرایەتی بەردەوام بوون هەر لەسەر بانگەواز بەردەوام بوون تۆشە بێوابی ئەوە گەورەترین
حکمتێک لە ئیسرا میعراج دەرەکەوێت کە ئەم دینەی ئێمە دینی سەر عەرز نییە، دینی ئاسمانە و ئەم دینەی ئێمە خوای گەورە دایناوە و خوای گەورە سەرپەرشتیەکە بۆ ئینسانی مسلمانیش بۆ جێبەجێکردنی ئەم دینە ئەبێ پەیوەندی هەر بەخواوە بێگینە ئەگەر کەسێک جاری وا شەهیدی ژەبێ ئەوەل ما سوئر به النار ثلاثة پێغەمبەری خوا فەرمووی سێ هەم کەس کە ئاخرێن لە جەهەنەمەوە یەکەم و دووەم و سێم لە پێش هەموو جین و ئینسەوە سێ کەسن یەکەمیان شەهید بووە خوای گەورە فەرمووی بۆ شەهید بووی فەرمووی خوا لە پێناوی تۆیە خوای گەورە فەرمووی ڕاز ناکەی درۆکەی کتوتە بۆی خەڵک بڵێن ئازایە ئەو خەڵقی وتیان دەبڕۆ بۆ جەهەنەم ئەوەی کە بۆ خێرت کرد لەبەر خاتری تۆ خوای گەورە فەرمووی درۆکەی بۆی خەڵک بڵێن سەخیە ئەو خەڵقی جوایان وت پاداشەکە وەرگرتەوە بڕۆ بۆ جەهەنەم ئەمەیکیان وەنیە هەر ئێکی قورئانی خوێن دەنگی خۆش بوو بۆ خوێندن لەبەرەوەی کتابی تۆ خوای گەورە فەرمووی ڕاز ناکەی کەواتە ئەو کردەوە چاکە ئەگەر بشکرێ ڕەبت نەبێ بە ئاسمانەوە ڕەبت نەبێ بەو ئیسرا و میعراجەوە کە پێغەمبەری خوا چووە هیچی بەکەڵ نایە ئەگەر تۆ 1000 گڵۆب لەم ژووریا دانەی بەس ڕەبت نەبێ بە کارەبا ڕئیسێکەوە هیچ هەڵ ناکە بەس 4 گڵۆب دانەی چونکە پەیوەستە بە کارەبا ڕئیسێکەوە ئەو تا ژوورەکەی بڕ ناکردیەوە سپاس دەکەین ماوەسا دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز ماوەسا ئەحمەدی شەریعە لەم تۆرەی لەگەڵ مام و بەدڵنیایەوە قسەی زۆرتر وەرەگرێ و مەروە پێویستی بە قسەی زیاترە بەڵام دەرفەتمان نەما ماوەسا ئەحمەدیان خوای گەورە جزای خێرت بدات سپاس بۆ بەڕێزت زۆر سپاس. خۆش بێ